فەرموو بۆ زۆر لەم کچە دەکەیت کە شوو بکات. زۆر سپاس کاکە دکتۆر ژیان، وەکو من پێشتریش لەگەڵم باس کردی ئەم کێشەیە ئەوە نەقورس نییە ئەم گەورەی کردووە لە من. خۆ من دایکم کە شووی کردووە بە باوکم تەمەنی زۆر لەو مناڵتر بوو، هیچ کێشەیەکیشیان نیەوەتر لەخوا بەزیان من و هەموو خوشک و برایەم هەیە و هیچ مشکلێ، بەڵام ئەوەتە ئەویش دایکم نەخسەی باپیرە میشکاند و نەی شتێک هیچ مشکلەیەکیشمان نەوە لەخوا بەزیابێ، بەڵام نازان بۆ ئەم لە من ئاواکات. کچم ئەوەڵێ هەر لە تەمەنی توە شویان کردووە و جاچلوەک ساڵ فەرقیان بووە وەکو ئەوەی کە ئێستا لەم حاڵەتە هەیە لەوانەیە چەند ساڵێک دایکی بچووکتر بوو بێ لە باوکە، بەس بڕوان ناکەم 41 ساڵ لە باوکە بچووکتر بوو بێت و بەختەوەری بێت. وەڵای نازانەوە من ئەوە بابەتێکی ترە، بەڵام کچی منەڵێ دایکی من وای کردو سەرکەوتوو بۆ تۆ سەرکەوتوو نابی، بۆ ڕازی نابی. ڕاستە سپاس کاک دکتۆر. کاک دکتۆر باوکمێ من با بە پیاوێک تەمەنی 59 ساڵە، ینی خۆش ئەمە قبول ناکە، من تەمەنم 18 ساڵە، زەواجکەم لەگەڵ پیاوێکە 41 ساڵ لە خۆم گەورەتر بێ. تقریبا 3 عمری تۆی هەیە بۆ ئەو 3 عمری من ئێ من ئێشتا تەلەبەی پۆلی 11 ساڵێکی تر ئەچمە پۆلی 12 ئەمێ لە زانکۆ بخوێنم، بەڵام باوکم سوورە لەسەر من واز لە خوێندن بێنم. باش بۆ ناڵی خوێندنەکەی تەواوکە و دوای وێ بەشوو. کاکە دکتۆر ژیان خۆ لە من باشترە زانی، ئادەی ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە بزانە کامەیان تاعین بووە ژیانی خۆشە یا هەر بەدبەخت و قوربەسەرن. من پێم وتووە ئەڵەم ڕۆڵە گیان شوو بکە بەم پیاوە، من هەموو ئەسڵ و فەسڵی ئەزانم، ئەزانم چییە، ئەزانم لەکوێ ئەژی، ئەزانم چۆن گەورە بووە، هەموو شتێکی ئەزانم. ئەمجا کاک وعدی ئەوەی یامەدە کاکە دکتۆر ژیان یەکسەر ئەم چی بۆکە سیارەی بۆ کڕێ، خانوویەکە بەناوەوە، ژیانی بۆ دابینەکە. کاکە دکتۆر ژیان ئەم ئەگەر دانیشێت و چاوەڕێی خوێندن گەڵ خۆ ئازانەکەی تەواویەکە ئەی کە تەواوی کرد خۆ تاعین نابێت، تاعینی ژەبێت چی وەرئەگرێ. کاکە دکتۆر ئەم بینیومانە خۆ ئەمان هیچی وان نەبوو ئەوانی کە تاعینە بن بە مەعاش بتوانن خانوویان بۆ دابین بێ، سیارەیان بکڕن، یعنی ژیانیان وان نییە. کاکە دکتۆر خۆ من پێم وتووە ئەڵەم ڕۆڵی ژیان ئەم پیاوە زۆر محتەرەمە، یەکسەر هەموو ژیانێ بۆ دابینەکە، تۆ دوایی شوو بکەی بە دانەیە بەدبەخت و داما و هیچ نازانێت و بەخوا کاکە دکتۆر گەنجی ئەم ڕۆژە هەمووی دەست و پێسپیە. بە سەرزان چۆنە کاک عەباسیان، یعنی ئەمەی تۆ ئەگەر حادث نەوی لێم وەکو مامەڵەی فرۆشتن و کڕین وایە با ئینسانەکە باز بێ. خۆی ئێمە منە و سەلامە ناناسم ئەم ناڵێ و کابرایە خراپە بە قوربان، یعنی تۆ ئێستا لە گۆشە نیگایەکە و سەیرەکەی کابرایەکی مودەبە خەلووقە چیە هەمووی لەسەر سەرمان، بەڵام کێشەکە جیاوازی تەمەنە. تەمەن 5 ساڵ نییە، 10 ساڵ نییە، 15 ساڵ نییە، 20 ساڵ نییە، 41 ساڵ بە قوربان، 41 ساڵ تەمەن. تۆ تەسەورەکەی ئەم کچە و بەختەوەر بێ با سیارەی دنیاشی هەبێ، بۆ لە تۆ وایە بەختەوەری مرۆڤ بە سیارە و بە خانووی لەسەر تاپۆ بکە. یعنی منەستەکە ممە جۆرێکە لە مامەڵەی کڕین و فرۆشتن، ئەمە تۆ بێ بیر لە دەرەنجامی بڕیارەکانە بکەیتەوانێ. باش ئەم کچە 18 ساڵە، 10 ساڵی ترە بێ بەچەند ئەمێ بە 28 ساڵ، باشە 28 ساڵ. ئەم ئێستا 59 ساڵە، 10 ساڵی ترێ بە 69 بڵێ 11 ساڵی بە 70 ساڵ. ئەی لە کۆمەڵگای کوردی لەم کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ئاخری مرۆڤێکی 70 ساڵان کاکە لەولاوە شەکرە و لەولاوە زەخت و لەولاوە نازانم چی و نازانم. ئێ باشە ئەم ئافرەتە 28 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە، 29 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە خۆمان بێنین. ئێستا ئەمە عومەرمان 70 ساڵ بێ، لەگەڵ کچێکی 29 ساڵە ئەتوانی پێداویستیەکانی ئەم کچە لە حڕەتی لاوێتیایەتی دابین بکەین. ئەی غیرە دروست نابێ، ئەی دڵمان پیس نابێ بڵێن وەڵڵی من ناتوانم هەموو ئەمانەی ئەو ئێوێ هەم لەلایەنی با بڵێن جنسیەوە، هەم لەلایەنی کۆمەڵایەتی و هەم لەلایەنی دەرونی و هەم لەلایەتی هەڵچوونیەوە ئێمە لەو تەمەنەیە نەخۆشە بین، بێتاقەتە بین، وەکو جا زوو تووڕە بین، وەک خواردنەکە، یعنی ئەما بێ بە کارەکەر بە قوربانە بێ بە سستەری، یعنی بیری لێ بکەرەوە. ئەم قسانە قسەی من نییە، دەرەنجامی توێژینەوە زانستیەکانە. کچی منە مەسلحەتی تۆیەوێ، ئەڵێ ئەمەیە بەختەوەر بێ، ئەڵێ لە جیاتیەوەی چاوەڕێ بکە تا چەند ساڵی خوێندن تەواوەکە، اینجا تەعینات نییە و ئەمە اینجا ئەگەر کوڕێکیش خۆش بێ ئەم کوڕە گیرفانی بەتاڵە و لەکوێ ئەتوانێت دوای چەند ساڵ خانووسێ، ئەم بە حسابی خۆی مەسلحەتی تۆیەوێ.
کاک دکتۆر ئاخر باوکم ئەڵێ تەمەنی گەورابێ من تازە 18 ساڵم 5-6 ساڵی تر ئەنج بە 24 ساڵ ئەو کاتە بەرژەوەندی خۆمەزانم ئەتوانم باش بیر بکەمەوانێ یعنی لێ ڕووی ئەقلێتەوە گەورەت دەبێ بەڵام ئێستا من ئامادە نیم شوو بکەم ئەنج شوو بکەم بە پیاوێک کە ئەو هەموو فەرقی ئەو هەموو تەمەنەمان هەیە خۆی باشە زانێت خوشکەزایەوە بە شوو پیاوەکە لەو گەورەترە هەم دڵی لێی پیسە هەم لە ڕەزیلە لە بەرەوەی تەمەنی لەو گەورەترە ئەمە هەموو جارێ ئەم قسانە بۆم نەکاتەوە من پێڵم ئەڵم ئەوە خۆی باسیەکە نازداری پورەمەلیحی خۆی کاکە دکتۆر 13 ساڵ بۆ شووی کردووە هیچ عیبێکیشی نییە کێشەی نییە لەخوا بەزیار ئەنج ئەم 13ش نییە 18 یعنی 5 ساڵ بۆچی ئەڵە وەڵام من حاضر نیم بۆ شووکردن بەخوا عیبی نییە کاکە دکتۆر بەخوا ڕێویە و بە پیرمانەوە هاتووە ئەم نایە لەگەڵما ینی ئەلێک چەپورەکەی 13 ساڵ تۆ ئێستا 5 ساڵێش گەورەتری باوەجان من نەزانم نازداری پورم یعنی بە بچووکی شووی کردو بەڵام ئەی بۆ ئەوە ناڵێت بۆ باسی ئەو هۆکارە ناکەی کە دوو مناڵی لەبەر چووە مناڵێکی بیرکۆڵی هەیە هەموو دکتۆرەکان ئەوە بۆ ئەوە گەڕێنەوە کاک دکتۆرکە بە بچووکی شووی کردووە من نامەوێت وەکو ئەوم لێ بێت